أعوذ بالله من الشيطان الرجيم. أمن هو قانت آناء الليل ساجدا وقائما يحذر الآخرة ويرجو رحمة ربه. قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون؟ إنما يتذكر أولو الألباب. قل يا عباد الذين آمنوا اتقوا ربكم للذين أحسنوا في هذه الدنيا حسنة وأرض الله واسعة إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. قل إني أمرت أن أعبد الله مخلصا له دين. قل إني أمرت أن أعبد الله مخلصا له الدين وأمرت لأن أكون أول المسلمين. قل إني أخاف إن عصيت ربي عذاب يوم عظيم. قل الله أعبد مخلصا له ديني فاعبدوا ما شئتم من دونه. قل إن الخاسرين الذين خسروا أنفسهم وأهليهم يوم القيامة ألا ذلك هو الخسران المبين. لهم من فوقهم ظلل من النار ومن تحتهم ظلل ذلك يخوف الله به عباده. يا عباد فاتقون. صدق الله العظيم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. بسم الله الرحمن الرحيم. من تاه فيه نهية الحكيم معطي جلائل عطايا والنعم مولي دقائق المزايا والكرم. الحمد لله الذي أبدانا من عدم أرواحا أو أبدانا والشكر لله لأن يعيدنا قاطبة قريبنا بعيدنا تصلية أيتها أفضلها تسلمة أيتها أكملها صحت على نبينا من صحبه محمد وآله وصحبه صلى الله عليه وعلى آله. أما بعد السلام عليكم ورحمة الله وبركاته. موصياني أزيز فقياني قدر قران ميوانان يخوى بخير بين سرسر وسرشاوان مان عزيزان ديداري فقيان سلسلة ديداري كي مانغانية پشتیوان بخدای گورا للايان جنابي ما مصاما بروفيسور دكتور عثمان هەڵەبجەییە و پێشکەش دەکرێت پشتیوان بەخدای گەورە هەر جارە و تەوەرێک دەبێت بە جیاوازی مستەوا و ئاستەکان. ئەزیزانم هەرچی بڵێم زیادەیە تەنها وەکتی بینیەک هەر مامۆستایەک پرسیارێکی بۆ دروست بێت دەربارەی تەوەری بابەتەکە. مامۆستایان بە پێوە لە خزمەتتاندانە وەرەقە و قەڵەمیان لایە هەر کەسێک ویستی ئەتوانێت پرسیارەکەی بنووسێت دوایی ئێمە ئیگەێنین بە خزمەت مامۆستا و ئینشاءالله جوابتان ئەدرێتەوە بە پێی کات. بەڵام تکایە ئەو پرسیارەی پەیوەندی بە تەوەری باسەکەمانەوە نەبێت ناتوانین جوابی بدەینەوە لەبەر پابەندبوون بکاتەوە. دووبارە یاخوا بەخێر بن سەرسەر و سەرچاوان خوای گەورە پاداشتی هەموو لایەکتان بداتەوە. وەسسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. ئێستاش ئەزیزانم بە گوێی دڵ ئەچینە خزمەتی جەنابی مامۆستا با جەنابی مامۆستامان بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم.
الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا، وزدنا علما وذكرنا منه ما نسينا، وفقهنا في أمور ديننا، ووفق هذا الجمع المبارك برحمتك يا أرحم الراحمين. اللهم يا معلم آدم علمنا، ويا مفهم سليمان فهمنا. خۆشەویستانم، ئازیزانم، قەدرگرانان، حەزەکەم دەستپێک وەسیەتێکی پێغەمبەری نازدارمان جێبەجێ بکەم عەلەیهی السەلات وەسەلام، چۆن وەسیەتی ئێمەی کردو ڕێز لێوە بگرین. وەسیەتەکە ئەوەندە گەورەیە لەوێ چێ خۆشتان نەتانزانی بێ، ئەوەندە ئازیزن، ئەوەندە گەورن، ئەوەندە پلەپایەتان بەرز و بڵندە لای پەروەردگار عەزە وەجەل، لای ڕەسوڵ الله عەلەیهی السەلات وەسەلام. ئیمامی ئیبن ماجە لە سونەنەکەیە لە ئەبوو سەعیدی خودریەوە ئیگەڕێتەوە کە پێغەمبەری نازدارمان فەرموویەتی عەلەیهی السەلات وەسەلام: سەیەئتیکم ئەقوام یەطلبون العلم. چەند کەسانێک ئێنە لای ئێوە داوای عیلمتان لێەکەن. فإذا رأيتموهم فقولوا لهم، ئەگەر ئێوە ئەوانەتان بینی ئەمەیان پێیان بڵێن مرحبا مرحبا بوصية رسول الله صلى الله عليه وسلم. مرحباتان لێبێ، مرحباتان لێبێ، مرحباتان لێبێ ئێوە کەسانی کە پێغەمبەری نازدارمان عەلەیهی السەلات وەسەلام وەسیەتی پێکردوین کە چاکەکار بین لەگەڵتانە. اینجا فەرمووی وەئەقنوهم. ڕاویەکە فەرمێ پرسیارم لە حەکەم کرد وەما ئەقنوهم، قال عەلموهم. ئەوان ئێنە لاتان مەرحەبایان لێ بکەن، ڕێزیان لێ بگرن، خەدریان بزانن، اینجا فێریشیان بکەن. تەسەورەکەن لە قورئانی پیرۆزە خۆشەویستان، ئەم قسانە چەنەها جار دووبارەم کردوتەوە و ئەگەر 1 ملیار جاریش دووبارەی بکەیتەوە هەر تامی خۆی ئەمێنێ، چونکە باسی قورئانە، باسی فەرمایشتی شیرینی ڕەسوڵ الله گیانە عەلەیهی السەلات وەسەلام. تەنها شتێ لە قورئانی پیرۆزە پەروەردگار داوای کردوێ لە پێغەمبەری گیان عەلەیهی السەلات وەسەلام بپاڕێتەوە لە پەروەردگار داوای زیادەی لێ بکە، تەنها چییە؟ عیلمە. وەقل ڕەبی زیدنی عیلما. بۆیە ئەبینین لە قورئانی پیرۆزە سوێند بە پیت خوراوە، پەروەردگار سوێند بە پیت ئەخوا، سوێند بە وشە ئەخوا، سوێند بە ڕستە ئەخوا، سوێند بە نووسراوەکە ئەخوا. نون والقلم، سوێن بە قەڵەم، وما يسطرون، ئەوەی ئەینووسن، پیتە، وشەیە، ڕستەیە. پەروەردگار بەو شێوازە سوێنی لەسەر خواردووە، ئەبێت چ پلەپایەکی هەبێ. بۆیە لە دنیادا ئەگەر ئەوانەتان کە کەمێک چوونەتە پێشەوە عیلمی ئوسوڵیان خوێندووە، یاسایەکی ئوسوڵیمان هەیە فەرمێکی تعلیق الحكم بالمشتق مؤذن بعلية ما منه الاشتقاق. ئەفەرمێ پەیوەستکردنی حکمێک بە وشەیەک کە مشتق بێ، جامد نەبێ، ئەوە ئاماژەیە بۆ ئەوەی کە سەرچاوەی ئەو وشە مشتەقە و عیلەتەکەیە. پەروەردگارە فەرمێ چی؟ لە یەکەم وشەدا کە هاتووتە سەر دڵی پێغەمبەر دابەزیوە، کاتێ فەرمێ ئیقڕە، ئەفەرمێ وەڕەبوکە الئەکرەم، يعني كلما ازددت قراءة زدناك إكراما. فالإكرام مناط، القراءة مناط الإكرام، القراءة مناط الإكرام. ئەگەر بتەوێ خوای گەورە ڕێز لێ بنێ، ئەبێ بخوێنیتەوە. سەیری قورئانی پیرۆز بکەن، دەیەها ئاەتی پیرۆزمان هەیە جەنگ لەگەڵ نەزانیاکە، شەڕ لەگەڵ جەهلاکە، چونکە سەرچاوەی شرک بۆ خوایش کاتێ قەرار بدرێ سەرچاوەکەی چییە؟ سەرچاوەکەی جەهلە. اینجا سەیریکەن، ئەلێرەدا ئەبێ بزانین
ئێمەش پلەپایەکمان هەبێ ئەگەر ڕاز بڕۆین نیەتمان پاککەینەوە و هیممەتمان هەبێ. فەقیهان و مامۆسایان پێویستیان بەم دوو ڕوکنە گەورە هەیە، بەم دوو پایە گەورە هەیە لە پایەی بەرەو پێشچوون و باڵاچوون و عروجکردن بەلەو پەروەردگار. یەکەمیان تەصحیح النیەتی، دومیشان ئیعلاء الهمەتی. لای خۆتانە بێ ئەم دووشە لە مێشکتانە بیچەسپێنن. تەصحیح النیە. سەیری دەستپێکی سوورەتی مولک بکە. پەروەردگارە فەرمووی لایەتی دووەمە ئەفەرمێ الذي خلق الموت والحياة تواقي چییە؟ ليبلوكم أيكم چی؟ أحسن عملا. فضيلي كري عياضة فرميتي الأحسن هنا هو أخلصه وأصوبه. أخلصه وأصوبه دوركن هي بوي أو أحسن بدزبينين. يكميان أبي إخلاصك باكي تدابي. دوميشان أبي راسترين يجبي. راسترين بچی بدسينين بعلم علم للرجي عقلوية بلام إخلاص للرجي تيوية للرجي دلوية كواتا أبي دليشمانو عقليشمان سرقالو جنجالي عبادتي خوان بن عبادتي عقل علم عبادتي دليش إخلاص عبادتي دليش إخلاصا. سيري كان كغمرين عزدار بان عليه الصلاة والسلام وكو كعبي كري مالك أجرتوا أنفرما هشتا زور مترسي دار براسي أفرمي من طلب العلم ليجاري للرواية يباهي به العلماء ويماري به السفهاء ويصرف به وجوه الناس إليه أدخله الله النار. براسي زور مترسي دار أفرمي هركسي نيتي هبي فيري زانز بي لبرچی لبروی شانازی بکا بە عیلمەکەی لای زانایان. بەڵێ ئەزانی من چەند کتێبم خوێندووە ئەو کتێبە گرانانەی کە خەڵک پێی ناوێرێ من ئێستا لەبەرمە ئێستا ئەزانم وردەکاریەکانی جەمع الجوامع مختصر و تحفە و ئەمانە هەرەمووی ئەزانم لەبەرەوەی شانازی پێوە بکا لای زانان و خۆی پێبەرز بکاتەوە یاخو ليماري به السفهاء مجادله ومناقشه سفيه كان بكاتو ليان بباتوا برساريان ليكا برساريكي وردي منطقي ليكا برساريكي وردي صرفي ليكا نحوي ليكا بابتكي وردي ليكا لبرو بي بسلمي او نزانه وخوي شار زاي باشا جانكم ان جا فرميتي يصرف به وجوه الناس اليه ياخو لبرو بخلق الرو لو بكان دك ما شاء الله لو علمي براسي لكردستان تنهاو هي كره هزار ما مصاب قرباني شركة ساعتي كيبي يا ربي خوا بايدارك بس لبرو بي خلقي شبلي بولين لبري هالصنوا دسي ماش كان ريزي ليبنن شاتي علمي بو بدن افرمي ادخله الله النار ادخله الله النار. جو بقرن حجة الاسلام امام غزالي رحمة اخوي لي امام غزالي خوتا نزانن كي يشكل لو ناوازاني ميجو براسي عجزت الامهات ان يلدن مثله براسي زور ناوازي لي موجوده. تصور كان كاتب مدرسي نظامي ورقرد بوبا ماموسا 300 تا 400 ميزر بسر چوكيان دادا بو كسيان نيويرا سر برسكاتو لبر علمي غزالي. تصور كان زانايكي واقورا القاضي أبو بكر ابن العربي المالكي أفرمي كاتي شد رحالم كل لبري بچما خزمتي غزالي درز بخوينم رشتم سيركم نزيكي 300 تا 400 ميزر بسار درز خوينن لخزمتي كيا لخزمتي غزالي هرهمي بأدب دانيشتوا يعني لكان ياوي زانستو معرفة غزالي بهرمان بن. تصور كوانا كين لهمو مذهب كانوا هاتون شو كان داداوا فراوان ترين للروي زانستا لمذهب إمام أحمد ابن عقيل حنبلية كيك الكتاب كاني ناي الفنون 800 مجلدة
چۆکی داداوە حەمبەلیە چۆکی داداوە لە خزمەتی ئیمامی غەزالیا دەرزەخوێنێ ئیبن العەرەبی مالکیە چۆکی داداوە دەرزەخوێنێ شێخ عەبدولقادری گەیلانی ئەو عاریفە ڕەبانیە لە خزمەتی ئەوە دەرزی خوێندووە ئەفەرمێ ڕۆشتم اینجا دوای وەکو پاشا ژیاوە تەسەورەکەن چۆن پاشایان کاچە چوونەتە دەرەوە مەوکیبیان هەبوو حەشامەت حیمایە خەڵک بە چواردەوریای ئیمامی غەزالی شوا بوو برایەکی هەبوو ناوی شێخ ئەحمەد بوو طبعا باوکی ئیمامی غەزالی لەگەڵ ئەو شێخ ئەحمەدا کابرایەکی نەخوێنەوار بوو ڕۆژێکان ئەچۆ مزگەوت سێرەکە کۆڕێکی علمی مەعریفی جەنجاڵ قەرەباڵغ پڕە لە عولەمای گەورە گەورە دەرزەخوێنن دەرزی فیق و ئوسوڵیان نەخوێن وتی ئای پەروەردگارە خۆم نەخوێنەوارم بەس داوا لێکەم ڕۆڵەیەکم پێ بەخشی فەقیهێکی گەورە بێ ڕۆژتە مزگەوتێکی دیکە ڕۆژێکی دیکەیان ئەبینێ کابرایەکی لە خواترس ئامۆژگاری خەڵکەکە ئەو خەڵکە سەریان داخست و هەر هەموو فرمێسکە ڕێژن ئەگرین ئەو خەڵکی گریانووە خۆشەویستی خوا ئەچە سپێنێتە دڵیانەوە گەورەی خوایان پێپشانەدا میهرەبانی خوایان بەبیرێنێتەوە وتی خوایە یا ڕەبی ڕۆڵەیەکم پێ بەخشی واعظێکی گەورە بێ وەکوەوە خوای گەورە دوعاکەی لێ قبوڵ کرد ئیمامی غەزالی پێ خەڵات کرد ئەو فەقیهە گەورە اینجا شێخ ئەحمەدیشی پێ خەڵات کرد کە ئەیانوت چۆن لە کوردەواریە مبالەغە ئەکرێ ئەڵێ قسەکەی بەرد لە تەکا بەو شێوازە بوو ئامۆژگاری خەڵکێ کرد دڵە ڕقەکانی نەرمە کرد ڕۆژێکیان ئەم شێخ ئەحمەدە ئەچێتە کۆڕی ئیمامی غەزالیەوە سەرەکە حەشاماتێکی گەورە عولەمای گەورە گەورە چۆکیان داداوە ئەویش قسەی علمی گەورە گەورەیەکە سەری براکەی کرد هەستەکە دڵی خەریکە ئەگۆڕێ ئیتر بوو ئەو کاتە شعرێکی پیاڵێڵێ چی پێ فەرمێ أخذت بعضادهم إذ ونوا وخلفك الجهد إذ أسرعوا وأصبحت تهدي ولا تهتدي وتسمع وعظا ولا تسمع فيا حجر الشحذ حتى متى تسن الحديد ولا تقطع تشقوريك دواريك أخذت بعضادهم إذ ونوا وخلفك الجهد إذ أسرعوا وأصبحت تهدي ولا تهتدي وتسمع الوعظ ولا تسمع فيا حجر الشحذ حتى متى تسن الحديد ولا تقطع الله تو قولي أو خلق أجري لكاتك وان لاواز بون هل يعني سيني تو بلام ختما نوبوي أوان بخيرائي هنغاوان برو بلاي خوا تو نسر قالي علمي يترو بابتا خريكة لبيرة چيتوا ما نوبوي دوا كوتوي كتابيا كانت بيجي خود كوتون عروجيان كدو بلاي پروردگار وأصبحت تهدي ولا تهتدي الرينماي خلق كيتو خود سود للرينماي كورناقري وتسمع وعظا ولا تسمع ئامۆژگاریەکانە كان چێتە دڵی خەڵکەوە خەڵک گوێ لێگرێ بەڵام خۆت گوێ لە ئامۆژگارەکانی خۆت ناگری ئەی ئەو بەردەی چەقۆی پێ تیژەکرێتەوە ها جاران بەردەبوو لە گوندەکانە ئەگەڕان هەر کەسێ چەقۆیەکی هەبوایە بە پارەیەکی کەم چەقۆکەیان بۆ تیژە کردەوە چەقۆ تیژکەرە تەشبیه کردو بە چەقۆ تیژکەرە تەشبیه ئیمامی غەزالی کردو بە چەقۆ تیژکەرە ئەڵێ ئەی چەقۆ تیژکەرە ئەی ئەو بەردەی چەقۆ تیژەکەی تا کەی خەریکی چەقۆی خەڵکی تیژەکەیت و خۆتی چ نابڕی بەردی چەقۆ تیژکەرە هیچ ئەبڕێت هیچ نابڕێ ئەفەرمێ ئاگات لە خۆت بێ با خۆشی تیژکەیتەوە ئیتر بۆیە ئەم قسانەی براکەی لەگەڵ قسەکانی حارثی محاسبیە لەگەڵ قسەکانی ئەبوو تاڵیبی مەکیە مێشکی ئیمامی غەزالی جەنجاڵەکەن ئیتر وای لێ دواز لە تەدریسێنێ نەخۆشەکەوێ ئەو کاتە هەرچی پزیشکی ناودار هەیە بۆی کۆکەنەوە چارەی نییە ئەوان نازان چ کێشێکی هەیە نازانن دڵی چ گلەیەشی لێەکە
دڵی عەوداڵی ڕووناکیەکە نەخۆشەکەی ئەوە نییە کە پزیشکەکان بەدوایە گەڕێن بۆیە ئەو کاتە هەرچی پارۆسەرۆت و سامانێتی خەرجیەکە لە پێناوی خوادا و اینجا هەنێکی ئێڵەتەوە تەسلیمی براکەیە کاشە ڕەحمەت دوو کچیە بێ ئەڵێ کاکە گیان ئاگەت لە کچەکانم بێ دایشان هەمەوە منیشە ڕۆم بە ناوی حەجەوە چم حەجێکە کەم بەڵام ناگەڕێمەوە چونکە ئەگەر نظام المولک ئەو کاتە وەزیری سەڵتەنەت بووە لە بەغدا ئەگەر بزانێ ناگەڕێمەوە نایاڵێ بڕۆم ئیتر ئەڕوا 10 ساڵ خەریکی خۆیە بێت تەسەورەکەن حتى إحياء علوم الدين لو خلوتا نوسيوه إنجا أبو بكر بن العربي أفرمي روجك للرقا بينيم للري مكة سيركم أو غزالية كبناز نعمت جياو أو هم حشاماتو أو هم الريزوكو سلطان جياوة سيركم كشكولكي بسر شانوية پارچنانێکو کولێرێکی تێدایە و ئاوێکی تێدایە بۆ خواردنەوە بۆ دەستنوێژی ئەڵێ دڵم پڕ بوو وتم شەیخەنە ئەبا حامد شەیخەنە ئەبا حامد مامۆسا ئەبوو حامد ئەوە جەنابتی چی وای لێ کردی لەو کاتا شعرەکە ئەڵێ ئەڵێ تركت هوى سعدا وليلى بمعزلي وعدت إلى مصحوب أول منزلي غزلت لهم غزلا رقيقا فلم أجد لغزلي نساجا فكسرت مغزلي الله وازن خوشويستي سعدا وليلام هناوة يعني خوشويستي دنيا وازم لي هناوة قراومة توبو يا كم منظلم يا كم منظل چيا نيت يا كم منظلي برزبونا وبولاي پروردگار چيا نيته راس كردنوي نيته بويا زور گنگا هريك ليما پرسيار بكين يما بوچي حزمان لعلم ام پرسياره با ام شو ميشتان جنجالكا هرم شو نه والله بردوام با ميشتان جنجالكا جانكم كواتا بنيت ما راس كينوا نيت چي بوچي اخوانين هيا بو اخوانين تنها بلو بوستي بدزبينين موچيك ورگرين خلقي رزمان لي بگري يان بنيتي او اخوانين دسي خلق بگرين خوشمان نزيك بينا ولا پروردگار علم كمان نزيك من بكاتو ولا پروردگار ها مولوية فرميتي افرمي علم درختا عمل ثمرا علمي بعمل باخي ببرا افرميتي علم درختيك بروبو مكي چي عمله بلام اگر علمي عملي لقلانا بيتيا باخي ببر هيچ بريلي سودي چي دوم میان خۆشەویستان بابەتی همەتە همەتمان با بەرز بێ تەسەورەکەن صحیحی موسلیم خۆتان ئاگادارن ئیمامی موسلیم هەوڵەدا بە هیچ شێوازێ جگە فەرمایشی ڕەسوول الله عليه الصلاة والسلام فەرمایشێکی دیکە نەخاتە ناو کتێبەکەی بەڵام لە جێیەکا پێچەوانەی یاساکەی خۆی کردووە لە یەکێک لە زاناکانەوە ئەم قسەی هێناوە يحيى بن أبي كثير لا يستطاع العلم براحة الجسد زانس بدس ناهن ري بخوش گوزراني بپالدانوا بإسراحتي أندامي لشت أما بوچي هنا بيتي زانانا فرمون چي قاضي عياضة فرمي چي أفرمي إمامي مسلم أما يبوي هناوا چونکە لە بابی الصلوات الخمس ئیمام مسلم دابوونەریتێکیە لە صحیحەکەیە ئەوەیە کاتێ فەرمایشێکی پێغەمبەرێنێ عەلەیهی الصلاة والسلام هەموو ڕیوایەتەکان کۆکاتەوە لەو جێگەدا کۆیەکاتەوە ئەفەرمێ کۆکردنەوەی ئەم هەموو ڕیوایەتە زۆری بانوو کردووە بۆیە ویسۆتی ئامۆژگارێکی ئەمەش بکە بڵێ ئەم حەدیسانە ئەوە بە ئاسانی لە خزمەتی جەنابتانە ئێوە لە خزمەتیانان بە ئاسانی کۆ نەکراونەتەوە ئێوەش خۆتان مانووکەن ئیمامی قەرافی کتێبێکی نایابی هەیە بە ناوی الفروق 20 تانە ئیمامی فەراقی یەکێک لە کیباری عولەمای ئوسولی مەذهبی ئیمامی مالکیە لە کتابی الفروقا ئەفەرمێ 8 ساڵ ئەگەڕام پرسیارم لە زانا گەورەکانە کرد ئەگەڕام هەر کتێبێکی ئوسولی و علمی حەدیثم دەستکەوتایە ئەم خوێندنەوە بەس لەبەرەوەی بزانم ما الفرق بين الراوي والشاهد فرقی علمی نێوان
ئەو کەسێک کە ڕیوایەتی فەرمایش دەکات یاخۆ ئەو کەسێک کە شایەتە. جیاوازیان چییە؟ 8 ساڵ مانوو بووم بەڵام دڵم ئاوی نەخواردەوە، هەر مانوو بووم تا چوومە خزمەتی کتێبی ئەلبورهانی ئیمامی جوەینی کە مامۆستای ئیمامی غەزالیە. لەوێ ئەو شتەی کە بەدوایە گەڕام لەوێ دۆزیمەوە. یعنی چی؟ پێمانەڵێ ئاگاتان لێبێ ئەو فەرقانەی کە لیان نووسێتی ئەوە بەرهەمی ڕەنجی 8 ساڵە. 8 ساڵ بۆیە لێرەدا ئاز دەکانم چەندەها سوود هەیە کە بچیتە خزمەتی مامۆسایەک بخوێنی. چەندەها سوودمان هەیە. سوودی یەکەمیان چۆکدادان لە خزمەتی مامۆسا فێری ئەدەب دەکات. تەسەورەکەن بە شێوەیەکی بەرچاو ئەوانەی لە خزمەتی مامۆسایانە زانستیان نەخوێندووە سێرەکەن فێری ئەدەب نەبوون. ئەکرێ فێری عیلم بوو بێ بەڵام کەس پێی نەوتووە فێری ئەدەب بە ئەدەب. تەسەورەکەن ئیمام ئەبوو حەنیفە ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ نێوان ماڵی ئێمە و مامۆستاکەم کە ناوی شێخ حەمادە 7 کۆڵان نێوانمانە. سوێن دەخوا ئەفەرمێ ڕۆژێک بیرم نایە قاچم ڕاکێشا بێ بەرەو ماڵی شێخ حەماد. چ ئەدەبێکە بەڕاستی، چ گەورەیەکە. ئەفەرمێ ڕۆژێک نوێژم نەکردووە دوعای بۆ نەکەم. ئیمامی ئەحمەد هەمیشە دوعای بۆ ئیمامی شافعیە کرد، هەمیشە باسی ئیمامی شافعی کرد لەبەرەو مامۆسایی بووە. حتا عەبدوڵڵای کوڕی پێ فەرمێ چی؟ فەرمێ بابەی گیان ئەرێم شافعی بوو بەچی تۆ هەر باسیەکەی هەر دوعای بۆکەی؟ ئەفەرمێ یا بنيّ كان الشافعي للناس كالشمس للناس والعافية للناس كالشمس للدنيا والعافية للناس فهل لهذين من عوض؟ ئەفەرمێ وەکو هەتاو بوو بۆ دنیا وەکو صحەت و عافیەت بوو بۆ خەڵک. ئایا خەڵک ئەتوانێ واز لەو دووشتە بێنێ؟ یعنی ناتوانی واز لەو مامۆسا گەورە بێنی. کەواتە چۆکدادان لە خزمەتی مامۆسا فێری ئەدەب دەکات. دووەمیان تەمەنە بۆ پانەکە پڕ بەرەکەتەکە کاتت بۆ ئەیجێڕێتەوە. تەسەوڕکە ئیمامی قەرافی 8 ساڵ خەریک بوو تا بزانێ جیاوازی نێوان شاهید و ڕاوی چییە. بەڵام ئەگەر قوتابی ئیمامی حەرەمەین بووایە بە خزمەتی ئیمامی حەرەمەین نەگەشتووە، بە خزمەتی نەگەشتووە. ئەگەر قوتابی ئیمامی حەرەمەین بووایە هەر پرسیارێکی لێکرد بە 5 خولەک وەڵامی ڕەنجی 8 ساڵی ئەدایەوە. تەسەورەکەی بۆیە مامۆسا کە گەورە بووە ئەو هەموو زانستەی وەرگرتووە فێر بووە تۆ لە ماوەیەکی کورتە هەرچی پرسە لە دەربارەی ئەو کتێبە ئەو عیباراتە هەر هەمووی لە مامۆستای وەرەگری. سوودی سێم جانەکەم، سوودی سێم لەبەرەوەی تووشی هەڵە نەبی. جاری وایە ئەبیتە گاڵتەجار کاتێ قسەی علمیەکەی بەڵام زانای دیکە فەقەی لە تۆ زیرەکتر کە چۆکیان داداوە لای مامۆسا گوێ لێ ئەگرن گاڵتە پێکەن ئەڵێن ئەو پۆخڵەواتە چییە؟ ئەمە لە کوێ هاتووە؟ ئەڵێ کتێبی نەخوێندوێتەوە. باشە نمونە تەسەورەکەن یەکێک لەوانەی کە ڕۆژێک چۆکی دانەداوە لای مامۆسایەک بخوێنێ هاتووە شەرحی صحیحی بوخاریەکە. لە صحیح بوخاریە ئەکێ لە خێزانەکانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەممان بۆ ئەجێڕێتەوە. ئەفەرمێ پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام كان رسول الله صلى الله عليه وسلم يصلي إيه وأنا حذاءه. تصوركي أليه بيغمر نوێژ يكرد منیش بوومە پێڵاو بۆ کێ؟ بۆ پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. نازانێ وشەی حذاء یانی چی؟ یعنی لە تەنیشت یعنی بجانبی. أنت حذاء یانی چی؟ یعنی من لە تەنیشتی تۆم تۆش لە تەنیشتی منە. بەڵام ئەگەر بە معنای دووەمێکی دیانی پێڵاو ئی باشە. اینجا تەکمیلەی حەدیثەکە ئەڵێ چی؟ ئەڵێ وكان يصلي على الخمرة. ئەڵێ لەسەر مەشروب نوێژیە کرد. بزانن خەڵکیدا مەشروب پاکە ئەوە تا مەشروبە بوو لە ماڵی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام پێغەمبەریش نوێژی لەسەر کردووە. ئەمە گەر بیخوێندایە ئەیزانی ئەمە خەمرە نییە چییە؟ خۆمرەیە. خۆمرە یعنی وەکو حەسیر وەکو شتێکە ڕاخر بێ ڕاخراو بێ. پێغەمبەر لەسەر ئەوە نوێژی کردووە. ئەمە
سوودی چییە گیانەکەم کاتێ لە خزمەتی مامۆسایەکە خوێنی بۆ دەرەکەوێ کە ئینسان چۆن تووشی هەڵابێ ئەگەر وشە بە وشە لە مامۆسای وەرنەگرێ. چەند نمونەیەک بێنمەوە لەسەر هیممەت بەرزی. تەسەورەکەن نێوان ئیسپانیا لەگەڵ بەغداد چەند کیلۆمەترە؟ 5140 نزیکەی ئەوەندە کیلۆمەترە. تەسەور بکەن ئیسپانیا لەگەڵ بەغداد ئەو کاتە پێی وتراوە ئەندەلوس. بەقی کوڕی مخەلەد ئەفەرمێ لە ئەندەلوسەوە بیست بووم عالمێکی گەورەی هەیە ناوی ئیمام ئەحمەدە. تەسەورقی بەپێ لە ئەندەلوسەوە خۆم گەیاندە بەغدا لەبەرەوەی بچم لە خزمەتی پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسەلام لە خزمەتی ببورن ئیمام ئەحمەدا فێری زانستمەم فەرمایشی پێغەمبەر وەرگرم عەلەیهی السەڵات وەسەلام. ئەڵێ کە چوومە بەغدا چوومە مزگەوتێکی زۆر گەورە ئەبینم عالمی قسەکە جەنجاڵیەکە قەرەباڵخیەکە منیش چوومە پێشەوە هەنێ پرسیارم لێ کرد سەرکەم زانایەکی زۆر گەورەیە وتمە مەکێ وتیان ئەمە یەحیای کوڕی معینە. پرسیارم لە ئیمام ئەحمەد کرد فەرمووی نانا ئیمام ئەحمەد ئێستا لە تاقیکردنەوەیکی زۆر سەختایە ئەو کاتە لەسەر ئەوەی خەلقی قورئان ماوەی لە زیندانە بوو دوایی کردیانە دەرەوە اینجا گەمارەوەیان خستە سەری وتیان نابێ نەدەرز بڵێیتەوە نەقسە لەگەڵ خەڵکا بکەیت تەواو نابێ کەس بێ دەرز لا بخوێنن لە ماڵی خۆتا دانیشە مەمنوعە بچی نوێژی جومعە و جەماعەتیش بکەیت. تەسەورەکەی ئیمام ئەحمەد وەیلاتوو ئەڵێ منیش باشە لە ئەندەلوسەوە هاتووم بە خزمەتی بگەم فەرمایشی پێغەمبەر وەرگرم ئەمە چۆنەوێ تەحەموڵ ناکەم. ئەڵێ وتم کوورە هەرچی بێ بابێ چوم تەقەمما لە ماڵی ئیمام ئەحمەد. وتی کەی؟ وتم کەسێکی غەریبم. وتی غەریب لێرە جێ نابێتەوە ڕۆڵەگیان بڕۆ تووشی کێشایبی. وتم نانا ئەزانی من لە کێوە هاتووم؟ تو لەکوێ؟ تی لە ئەندەلوسەوە. بۆچی هاتووی؟ ئاخر بۆ حەدیث هاتووم. ئێ ڕۆڵێکیان من گەمارۆم لەسەرە ناتوانم قسە بکەم. وتی باشە ڕێکەکەوین هەموو ڕۆژێک خۆ بکە بە سوالکەر جلێکی کۆن لەبەرکە دەم و چاو بپێچەرەوە لەبەرەوە خەڵکن ناسێ تەقەبدە لە دەرگا بڵێ ڕەحمێکم پێ بکەن خێرێکم پێ بگەن ماڵەکە ڕەحمەتی خواتان لێبێ منیش ئێمە دەرەوە حەدیثێکی پێغەمبەرە پێڵەم و بڕۆ. تەسەورەکەن ماوەیەکی زۆر هەموو ڕۆژێ بەقی کوڕی مخەلەد ئەڕوا تەقەدا لە ماڵی ئیمام ئەحمەد هەموو ڕۆژێ لەبەری یەک فەرموودە وەرگرێ لە شێوازی سوالکەرە تخوا بیر لە هیمەتی خۆمان بکەینەوە بیر لە هیمەتی وانە بکەنەوە. ئەمە چی هیمەتێکە بەڕاستی بۆیە خوای گەورە بەرەکەتی خسووەتە تەمەنیانەوە هیمەتێکی گەورە. واللهی هیمەت ئەگەر نیەت نەبوایە هیمەت وا دروست نەبوو. ئەگەر نیەت وا نەبوایە پاک نەبوایە هیمەتی گەورە وا دروست نەبوو. ئیبن سەکینە ڕەحمەتی خوای لێ بێ ئەوەندە گرنگی بەکاتەدا بە مامۆساکانی ئەوت کە زیارەتیانە کرد بە قوتابیەکانی ئەوت ئەوی داواتان لێکەم ئەمە ئەمرە کە ئێنە ژوورەوە ئەرێ چۆنی سیحەتت چۆنە ئەحواڵ مناڵەکانت چۆنن ئێستا ئەرێ بیسوومەنەوە ئەم قسانە مەکەن بڵێ ئەسسەلام عەلەیکوم ئەلمەسئەلەتو یەکسەر سەلام بکە یەکسەر بڵێ پرسیارەکە ئەوەیە با کاتم نەکوژی کات ئەوەندە گرنگە بەلای منەوە با کاتم نەکوژی. بۆیە ئیمامی ئەحمەد شعارێکی گەورەی هەبوو مع المحبرة إلى المقبرة. تصور لقال حبرو لقال مركبة وشو شيء مركبة تا أو ساعة وقتي أم خننا وقور همت براسي أبي لو قورانوا في أربين رحمة إخوان اللي بين نصري والراق إكيك لوانيك فرمايشي بيغمر جرنوا عليه الصلاة والسلام درساني كي خوي بان بو بجرتوا زور سر راكيشا أفرمي إما لاي شعبة بوين. طبعا شعبة بيوترو أمير المؤمنين في الحديث. شون أمير المؤمنين إمامي أبو بكر وعمر وأمانه لعلم حديثة بالسوء أو اندكز لزمان إخوانا بيانو ترى أمير المؤمنين لزمان شعبة بإمامي شعبة وترى أمير المؤمنين في الحديث. علينا خزمتي شعبة أبو أم فرمايشتم جرايوة حدثني إسرائيل عن أبي إسحاق السبيعي عن عبد الله بن عطاء عن عقبة بن عامر إجابة دزوجك حديثك كبيغمر فرمي عليه الصلاة والسلام هركسي دزوجك بجوانترين شيء بقري إن جاء دواء أو الدواء اللي يبردن بكالما پروردگار اللي يبوري أفرمي
یەکێک لەوانەی لە تەنیشت مابووتی بەخێن بەڕاستی فەرمایشێکی جوانە ئەڵێ ئەوەندەم نەزانی شوعبە هات یەک زلەیە لە بنای گوێم زلەیەکی گەورەی لیان ئەڵێ زۆر ناڕەحەتی کردم دەستم کرد بە گریان تەحملم نەکرد ئەگەر ئێستا مامۆسایەک شێکی وا بکە لە قوتابیەکەی بزانە چی لێکە احتیمالە سۆشیال میدیاش بتەنێتەوە باشە ئەوەندە ئەڵێ ئاوان ڕۆشتم بە سوکایەتی پێکردم نا ئەمە فیرێکە بزانێت چۆن حەدیسە گێڕێتەوە ئەڵێ ئەو زانایە چوە لای شوعبە وتی باشە بۆچی لێدا وتی نا با بزانێت چۆن حەدیسە گێڕێتەوە فێر بێ ئەو زلەی قەت لەبیر ناچێتەوە ئیتر تووشی هەڵە نابێ چونکە خودی خۆم چووم لای ئەبوو ئیسحاقی سوبەیعی وتومە ئایا حەدیسەت لە عەبدوڵڵای کوڕی عەتاوە وەرگرتووە بێدەنگبوونی ئەبوو ئیسحاقی سوبەیعی یانی چی کابرایەکی مودەلیس بوو هەرچەندە زانایەکی گەورە بوو تەدلیسی کردووە لە عیلمی حەدیسە بۆیە ئیمامی شوعبەی شەڵێ من زینا بکەم پێم خۆشترە لەوەی کە تەدلیس بکەم ئەزانم ئەو حەدیسی ئەو نییە بۆیە مسعەری کوڕی کودام کە پیانەوەتەوە مسعەری مەصحەف یعنی وەکو قورئان وا بووە یعنی لە جوانیا و لە تەقوا و لە زیرەکیشە هەڵەی نەکردووە زۆر زیرەک بووە ئەڵێ جا ئیمامی شوعبە بۆ خۆ تۆڕایەکەی خۆ ئەمە لەکوێن لە کوفە خۆ عەبدوڵڵای کوڕی عەتا دوور نییە لێتەوە ئەو تا لە مەککەیە تەشریف بەرە بزانم بۆ حەدیسێک تەشریف بەرە بۆ مەکە تەشریفە با ئەڵێ ئەم ساڵە چم بۆ حەج تەنها لەبەرەوەی حەدیسە وەرگرم خۆی ئەگەیەنێتە مەککە ئەچێتە خزمەتی عەبدوڵڵای کوڕی عەتا ئەڵێ جەنابەت ئەو حەدیسەت لە عوقبەی کوڕی عامرە وەرگرتووە ئەڵێ نەخێر ئەی لە کێوە لە سەعدی کوڕی ئیبراهیمی مەدەنیە وەربگرتووە لا حول ولا قوة إلا بالله چی بکەم ئیمام مالکە فەرمێ ئەمساڵ سەعد ناتووە بۆ حەج بڕۆ فریایەکەوی هێشتا لە مەدینەیە هەر لە مەدینە ئەمێنێتەوە ئەڵێ ڕۆشتمە مەدینە تەشریفم بردە مەدینە و چوومە خزمەتی سەعدی کوڕی ئیبراهیم ئایا تۆ ئەم حەدیسەت لە عوقبەی کوڕی عامرە وەرگرتووەتی نا والله الحديث خرج من عندكم أيها العراقيون لا بصرة وزيادة كري مخراق مرقرتوا الله لا حول تخوا ما حديثه وتي لكوفي بو بمكي بو بمدني قراو بو شو بو بصرة ما نبو رق قراية بو بصرة شو خزمتي زيادة كري مخراق أيه حديثة لعقبي كري عامل ورقرتوا وتي أبي شي تونية لا حول شلون يشي بني من شعبان إيشي تونية زۆر ئیلحاحی کرد وتی بڕۆ خۆ بشۆ وا دیارە دەمێکە خۆ نەشۆردووە هیلاک بووی خۆ بشۆ جلەکانە بشۆ خۆ پاککەرەوە ئینجا وەرە حەدیسەکە بۆ ژەرمەوە وانە بێ حەدیسی پێ ناڵێن دڵێ ناچار ڕۆی خۆی شۆرد و جلەکانی شۆرد و وشکی کردەوە لەبەری کردەوە گەڕایەوە خزمەتی وتی ناوەڵا لە نێوان من و عوقبەی کوڕی عەمرە دوو کەسی دیکەیە شاری کوڕی حەوشە بوو یەکێکی دیکە إجازة لك فرمي والله لو صح هذا لكان أحب إلي من آلي ومالي بلام الحمد لله أو حديثة للروايات ديكوا بس ندي ديكا ثابت بولا بيغمرنا الزارما عليه الصلاة والسلام نام يزور كاتان بقرم خواي قورة بركات بخاطر تمنتانوا يا ربي خواي بخاطرنا وجوانا كان بخاطري اسمي عظم يا ربي هريك لأمانة لم قتابيانك هاتونة إيرا لواني يسدانشون لردا يا ربي نيتمانو نيتيان باكيتو يا ربي نيتمانو نيتيان باكيتو يا ربي نيتمانو نيتيان باكيتو يا الله ضلمان أودان كي بعلم ومعرفة ومحبتي قوتو آل وأحبابتي يا رب العالمين يا الله اللهم إنا نسألك علما نافعا ورزقا واسعا وعملا متقبلا ولسانا ذاكرا وقلبا خاشعا شاكرا برحمتك يا أرحم الراحمين اللهم إنا نعوذ بك من علم لا ينفع ومن قلب لا يخشع ومن نفس لا تشبع وارض عنا وارحمنا وأكرمنا وعلمنا وفقهنا بعلمك وفقك يا الله آمين آمين والحمد لله رب العالمين. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم.
مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم بناوي أو خالقايك كاملا وبكرام بخشندا يوم هربان خواني بيت الحرام مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم سانا صفا سيشيواه كمينا من لاوا بخالقي ما سواه بحكمتي منتظم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم درستي فرموها دنیا كاهيتي نابو نسيلا لوح بازو هرتي دابت زوروكم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم قدير زنايا أو بسار بنايا أو خويشي بلايا أو قويا يا بيدن قدام مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك كيمي بريجا رحمة خداه لبحري فيز صفا سر حزراتي مصطفى وأصحاب آلي بادام مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد أحمد مسعودا هم أمجادا لمرتبي دستمادا نايقا تدام يا قلم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم لقماني درد خاماه لطفي وانكو مرهما دواي درد آلامه بو قلبي خاون آلام مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم لو شوين أقول بستايا أو قولي سرجستايا لو شوينا دل خستايا أو مرهما بو آلام مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم بمقدمي مصطفى
مصطفاه نما نموني جافاه حجاز ومكة وصافاه بربول خير الأفار مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم بشوقي روي مصطفاه روشن بودشتي صفاه بباي شمالي وفاه درت جفا بسافر مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم خوش بإلهي لاواي أيلت جويلياتي لو أشكى مولاي صلي كردا وردي دامي مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضاه يا واسع الكرم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم.